جەنگیز لەکوێیە؟ پشیان وەرگرتووە هێشتا نهاتوونەتەوە. بۆچی بووە؟ جان نییە. چۆن نییە؟ نەماوە ئیتر هاتمە ژوورەکەی نییە. پەنجەرەش کراوەتەوە، نازانم چۆن دەرچووە، بۆ کوێ چووە نازانم. باشە وا هاتم. عالی دەبێ شتێکیان لە کوڕەکەم نەکرد بێ؟ شتی وا نابێ، چاوەڕێکەوە هاتم. ئەی کوڕەکەم لەکوێیە؟ جان؟ ناڵێ واز دێنەما عەیبە، لە جێیکی خۆش وەستاوی. تەلارێکی بەرزتان دروست کردەوە. هەروایە؟ پارەیەکی زۆرشتان لێ خەرج کردەوە. هی خێزانەکەتانە؟ نانەخێر. ئەشەن ویستی. خێزانەکەم ویستی بۆم کڕی. لەکوێت هێنا؟ لەکوێم هێنا؟ هەندێک لەولە، هەندێک تریش لەولە. کەسێکی حەجول بوومە. خۆر لەکوێیەوە بووە لێ بوو. یعنی ڕێک وەک تۆ. ها؟ ڕاستە. هەتا ئەو کاتی ئەیشتنم نەبوو ژیانم زۆر ناخۆش بوو. وەک دەڵێن لە پاڵ هەر سەرکەوتنێکی گەورەدا ژنێک هەیە. بەڵێ. شانسی من لە ئەیشتنەوەیە. باوەڕ دەکەی پێشە و چانسم لە یەک شتێکدا نەبوو. یعنی لە کەسێکی سەر زبڵخانە دەچوو. ئەو هەبوو. دوایی ئاوا تێکم خواست. بۆم هاتە دی. بۆم بوو. ئەو نافورەشم بۆ ئەو دروست کرد. نافورەی ئاوات. تۆش بیخوازە. بەڵکو بۆت بێتە دی. خەبەرت دایە جەنگیز؟ آخر بزانم چی بووە، ئەو منداڵە بۆ چێ چووە؟ نازانم لەوانەیە. چۆنی کەرەملا؟ غەریبیم نەدەکرد؟ بزانم چۆنی. باشی باش، زۆر باش دیاری. ئازاد شتێک هەیە؟ بڵێ بزانم. ئەو منداڵی وتە چاودێری بکە. لە ماڵەوە ڕای کردووە. لە تەوێڵەکەی لای ئەسپێکی وحشی. دەوێ بیبە. چی دەڵێ شتێک بکەم؟ بچمە لایەن نا. نەخێر، چاودێری بکە. دڵنیایی؟ ئەگەر شتێکی بەسەر هات؟ ئەوەی وتم وا بکە. کێشەیەکەیە؟ من نیمە. یارێکت بکە. تاو مەترسە، منم جان، ئێستا دێمە ژوورەوە، مەترسە. هیچ لێ ناکەم.
ئاسپەکەی بردووە یانی ڕۆشتوونە؟ ئەو ئەسپە چەند وەحشیە خەبەر داوە جانەکەم هەموو شوێنێک دەگەڕێن هەر دەیۆزینەوە نیگەران مەبە من دەمرم گەر شتێکی بەسەر هاتبێ هەر دەیدۆز